سوورەتی نور سوورەتێک بەڕاستی نور کەوا ڕووناکایی هەموو ماڵێکە و ڕۆشنکردنەوەی هەموو ماڵێکە. سوورەتی نور ئەو سوورەتەیە کەوا باسی بوختان و باسی ئەحکام و باسی ئاداب و باسی چۆنێتی سەردان و باسی مانەوە و باسی زۆرینەی هەرە زۆری سیفەتەکانی ڕۆژانی مسلمانان لە سوورەتی نوردا هەیە. دواتر سوورەتی ئەلحوجورات 18 ئایەت بەڕاستی ماڵێکی مسلمانێکی پێگەیشتوو و مسلمانێکی بێدەنگ بەبێ بوختان بەبێ جاسووسی و بەبێ شەڕکردن و بەبێ قسە هینان و بردن ئەتوانین لە سوورەتی حوجوراتەوە فێر ببین. کەواتە دوو سوورەتی قورئان پەروەردەیەکی جوان لە بۆ خۆمان و لە بۆ ماڵ و منداڵمان و لە بۆ مسلمانان. بەخواتان نەسپێت.